هەڵمەتی شوشتنی ئاژەڵ و ڕشاندنی شوێنی ئاژەڵەکان دژ بە نەخۆشی تای خوێنبەربوون لە هەرێمی کوردستان دەستی پێکرد. ئێرە گوندی باغەمرەی فەندیە لە شاری ئەولێر بەشێک لە ئاژەڵدارەکان ئاژەڵەکانیان هێناوە بۆ شوشتن بە دەرمان. ئامادەکاریەکان تەواو بوون. ئاژەڵەکان دەخرێنە نێو ئەم ئاوە کە دەرمانی تێکراوە تا بیان شۆن و پاک بکرێنەوە لە مشەخۆرە دەرەچیەکان و نێشتنی مەترسی تای خوێنبەربوون کە لە ئاژەڵەوە دەگوازرێتەوە بۆ مرۆڤ. وەزیری کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو دەڵێت 430 میلیۆن دیناریان بۆ هەڵمەتە تەرخان کردووە بە ئامانجی گرنجیدانی زیاتر بە سامانی ئاژەڵی ناوخۆ. ئەم هەڵمەتە گوژمەی 430 میلیۆن دیناری بۆ تەرخان کراوە لەلایەن وەزارەتمان بۆ پێداویستی و کڕینی هەموو ئەو موادانەی کە پێویستن لە هەڵمەتەکەدا ئەنجام بدرێن. ئومێد دەکەین ئێمە بتوانین بۆ ساڵی ئایندا بەپێی ئەو وەرزانەی کە پێویستە هەڵمەتی کوتانی تێدا ئەنجام بدرێت کە 5 قۆناغمان هەیە پێشووتر هەموو ئەو پێداویستیانەی کە هەندا بینی بکەین و بۆ ئەوەی کە بێتە دەعمێکیش بۆ خاوەنی چێلگە ئاژەڵیەکان و بۆ ئەوەی کە بتوانین سامانی ناوخۆیی بپارێزین. خاوەنی ئاژەڵەکان لەبارەی ئەو هەڵمەتە و دابینکردنی دەرمانی شوشتنی ئاژەڵ لەلایەن وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو دڵخۆشن ڕای دەگەێنن گرنگی پێدانیانەوە کارە بۆ گرنگیدان بە زیادبوونی سامانەی ئاژەڵ. ئەنەوە هاوکاری سەعەمەڕیە ئەگەر ناخۆشانی ئەتو هەرچەندی ئەتومەڕی بەخێوکە کاوجوی بدەیت ئەگەر مەڕ حکومەت دەرمان و دەرزی لۆ تامینەکە ئیسپادەی نییە. لە دەرێ دێ ئایا ئەو دەرمانە تەواوە؟ ئایا ئەو دەرمانە فێلێ ناکرێ؟ تاریخی ناڕوە؟ بەس ئەگە حکومەت بدە باشترەوە هەنی ڕقابە لەسەرە دەزانێت ئەو تاریخە چەندە چەند نییە. ئەگەر ئەوە یارمەتیمان بدەن و دەعممان بکەن ئارێ وەڵای زەقمان سعیوان دەبی. ئەگەنا مەردارێکەمان فەشەل دەینیدین. لە چەند ساڵی ڕابردوو بەهۆی قەیرانی داراییەوە حکوومەت دەرمانی شوشتنی ئاژەڵی بۆ ئاژەڵدارەکان دابین نەدەکرد. ئێستا بەهۆی نەمانی قەیران و گرنجیدانی حکوومەت با کەرتی کشتوکاڵ و بەرووبوومی ناوخۆ و سامانی ئاژەڵ بەشێک لە پێداویستەکان دابین دەکات بۆ جوتیاران و ئاژەڵدارەکانی ناوخۆ. هەڵگورد ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.